يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، میوانانی ماڵی خوای پەروەردگار، لە کاتی ڕوودانی بوومەلەرزە وێرانکەر و دڵناڕەحەتکەرەکەی هەموو ئیمانداران و خواناسان و خاوەن ویژدانان لە باکوور و خۆرئاوای کوردستان لە دوو وڵاتی تورکیا و سووریا کە ئێستاش ئێمە بەردەوام وەکو ئیماندار و هاوزمان و هاونیشتیمانی خۆمان بەردەوام دڵناڕەحەتین، دڵ بە سوێین بۆ ئەو دیمەنانەی کە دەبیندرێن و ڕۆژ بە ڕۆژ بەداخەوە قوربانیان زیاد دەکەن، ئاوارەکانیان زیاد دەکەن. لەو کاتەدا کە سەرەتای ئەو کارە ساتە بوو، زۆر بەمان لەوە ئەچێ بە دڵماندا هاتبێ یان بەڕێزت وتبێتت، وشەیەک دەبیسترا دەوترا ئەمە غەزەبی خوا بوو. زۆرێک لە مامۆستایانی ئاینی و بانکخوازان بە دڵنیاییەوە لە ڕووی دڵسۆزیان بۆ دین و ژینی ئەم میلەتە ئاماژەیان بەوە دەکرد کە خراپە و زینا و فاحیشەگەری و دوور لە خوایی زۆر بووە و ئەوە غەزەبی خوایە. بەڵام ئێمە دەبێ وریابین لە مووقیفێکی ئاوادا کاتێک کە بە عەتف و سۆزەوە بڕیارێک دەدەی کە قسەیەک دەکەی کە قسەیەک دەبیستی دەبێت دواتر بیری لێ بکەیەوە. باشە هەڵسوڕێنەری ئەو گەردوونە، ئەو کەسەی کەوا بە ئەمر و پەروەردگارێکە کە ئەڵڵایە خالقی ئەرز و ئاسمانە. ئێمە هەموو ڕۆژێ لە نوێژەکانماندا ئەڕەحمان ڕەحیم کەنانەکەت دەخۆی دەستی بۆ دەبێ بسم الله چی ئەڕەحمان ڕەحیم، خوایەکی میهرەبان، خوایەک نەک میهرەبان، ئەڕحەم الڕاحمین، میهرەبانترینی میهرەبانانە. تۆ زەڕەیەک لەو ڕەحمی خوایە لە دڵتایە کە سەیری ئەو دیمەنانە دەکەی فرمێسک بە چاوتا دێتە خوارێ، ئەمجا دەزانی ئیمانت هەیە ویژدانت هەیە. ئەوە زەڕەیەکە لە دەریای بێبنی ڕەحمی خوا هاتوۆتە ناو دڵی تۆوە. ئەگە بەدەستی تۆی بەڕێز بێ قەت دڵت دەهات ئەو خەڵکە ماڵی بەسەرا بڕوخێ، قەت دڵت دێ مناڵەکانت، مناڵێکی بچووک بچێتە ژێر دار و پەردوویەکەوە بەبێ دایک و باوک دواتر گەورە بێ، ئەو پرسیارە لە خۆت کردووە؟ ناوەڵا بە دڵنیاییەوە قەت تۆ ڕێگە بەوە نادەی کە عەبدێکی گونەهباری لاوازی. ئەی چۆن ئەڕحەم الڕاحمین ئاوا غەزەب لە کەسانێک دەگرێ بۆ ئەوەی عەقیدەمان نەکەوێتە مەترسیەوە، چونکە ئەو کاتە نەعوذ بالله تۆ خوا وا دەبینی وەکو زاڵمێک، وەکو کەسێک ڕقی لە کەسێک بێبێەوە تۆڵەی لێ بکاتەوە. ئەوە خەتەرە بۆ سەر عەقیدە و بیر و باوەڕت موسڵمان. ئەبێ زۆر بە ژیرانە لەم بابەتانەدا قسە بکەی وریابی، هەڵوێستی دڵیشت دەرببڕی. بۆیە با بگەڕێنەوە خزمەت قورئان، ئەو قورئانەی کە خوای پەروەردگار کە پێغەمبەری ئەکرەم صلی الله علیه وسلم فەرمووی کە من لە ناوتان دەرچووم، ئەگەر دەتەوێت گومڕا نەبی بەردەوام دەستان بە کەلامەکەی خواوە بێ. ئەگەر دەتەوێت عەقیدەت سەلامەت بێ، ژیانت سەلامەت بێ، قیامەتت وێران نەبێ، بگەڕێەوە بۆ هەموو شتێک خوا چی فەرمووە، خوا خۆی چی فەرمووە، نەک عەتف و سۆزی من و قسەی مامۆستا فڵان کەس و فڵان کەس. دوای ئەوەی خوای پەروەردگار پێغەمبەرانی نارد بۆ هەر گەلێک و هەر نەتەوەیەک و ئەوانیش بە شێوازی ڕەوانی پێغەمبەران دینەکەی خوایان گەیاند، ئەمجا ئەو قەومە قبوڵی نەبوو، پاک پێغەمبەرەکانیان کردە دەرەوتیان هیچتان لێ وەرناگرین، ئەو کاتە غەزەبی خوا دێ بۆ سەر قەومێک بۆ سەر گەلێک، کە ئەوەش دواتر بەڕوونتر بۆتان لە وتارەکانی داهاتوودا ئینشاءڵڵا ڕوون دەکەمەوە. بەڵام حتا پێغەمبەرێک نەیا بۆ ئەو شوێنە و پەیامی خوا وەکو خۆی نەگەیەنێ، قەت خوا نە لە دنیا و نە لە قیامەت سزای ئەو کەسە ئەو گەلە ئەو قەومە ئەو شوێنە نادا. بابچینە خزمەت سوورەتی ئەلئیسراء ئاەتی 15 کە دەفەرمێ وما كنا معذبين حتى نبعث رسولا. ئێمە هەرگیز سزا و عەزاب و غەزەب لە دنیادا و لە قیامەتیشا ناگرین لە کەسێک، لە بنەماڵەیەک، لە قەومێک، لە میلەتێک حتى نبعث رسولا، تا پێغەمبەری خۆمانمان بۆ نەناردبێ.
هاتنی ئەو پێغەمبەرانە بۆ چیە؟ قورئان خۆی تەفسیری خۆی دەکا. بڕۆ بۆ سوورەتی النیساء ئاەتی 165 کە دەفەرمێ رسلا مبشرين ومنذرين لئلا يكون للناس على الله حجة بعد الرسل. ئەو هەموو پێغەمبەرم پەیتا بۆ سەر ئومەتان ناردووە بۆ ئەوەی هیچ خەڵک للناس بۆ خەڵک لە ڕۆژی قیامەتە بەڵگەی پێ نەبێ حجة على الله حجة بڵێ خوایە گیان بەڵگەم هەیە لەسەرت بۆ لە دنیادا غەزەبت لێگرتم بۆ دەمخەیتە جەهەنەمەوە کاتێک کە من نەمزانیوە دینەکەی تۆ چییە من پەیامی حەقی تۆم پێ نەگەیوە. خوا دەفەرمێ هیچ میلەتێک هیچ قەومێک هیچ گەلێک هیچ وڵاتێک نە لە دنیادا غەزەبی بەسەرا دەبارێنم نە لە قیامەتیشا بە جەهەنەم سزای دەدەم حتا پێغەمبەرەکە نەهات پێ و بەڵگەی لەسەر نەبێ و بۆی ڕوون نەکردبنەوە. بەجاسەیری قورئان کە نافەرمێ مع الرسل هەر پێغەمبەرەکە هات پێی گەیاندن وتی وەڵام موسڵمان نابن خوای گەورەی یەکسەر بەسەریان نەبوو مەلەرزەیەک بێنە و تەختیکە لە قیامەت شابی خاتە جەهەنەمەوە. نا سەیری قورئان چەند وردە مع الرسل نا بعد الرسل. ئەو پێغەمبەرش چەندەها ساڵ مابێتەوە لەناو ئەو قەومەدا و پەیامەکەی پێگەیان بن ئەمجا قبوڵیان نەکردبێ بە تێگڕا. بۆیە هەر کەسێک هەر قەومێک هەر میلەتێک لە هەر شوێنێکی ئەم زەمینەدا بێ لە هەر قوڵاییەکی زەماندا بێ تا دەگاتە قیامەت پەیامی خاتەمی پێغەمبەران محەممەدی مستەفای صلی الله عليه وسلم لەم سەردەمەدا پێ نەگەیشت بێ خوا نە لەم دنیا غەزەبی لێ دەگرێ کاتێکە بۆ مەلەرزەیەک شوێنێک لە تەنان لە شوێنێکی کافرانیشیدا مەڵێ غەزەبی خوایە بزانە ڕێک ئەوەی کە باسی دەکەین پەیامەکەی خوای پێگەیشتووە تا بە غەزەب حساب بکرێ ئەگە وانە بوو بە غەزەبی خوا حساب ناکرێ وەنە لە قیامەتیشا دایان خاتە جەهەنەمەوە. خوا ئەرحەم الراحمینە ئەوەندە میهرەبانە نەک عادلە عەدلی صرف خوای پەروەردگارە قەت ستەم بە مسقالە زەڕە لە کەس ناکە. کەواتە ئەگەر کەسێک یەکەم حتا ڕۆژێک کە دەچێتەوە بارەگای خوا دینی نە زۆر و نەکەم پێ نەگەیشت پەیامی ئەم پێغەمبەری محەممەد مستەفای پێ نەگەیت هەر نەیزانی دین چییە هیچی نەبیست خوا نە لەم دنیا غەزەبی لێ دەگرێ و نە لە قیامەتیشا سزای دەدا. دووەم کەسێک پەیامی خوا و دینی ئیسلامی پێگەیشت وتیان پێغەمبەران هەبوون پێغەمبەری کۆتا محەممەدی مستەفا هەیە ئەوە قورئانە و دەڵە خوا بۆی ناردوم کەلامی خوایە بەڵام چێ پێی گەیاند ناحەزانی ئیسلام پێیان گەیاند لە ڕێی ناحەزانی ئیسلامەوە ئیسلامی پێگەیشت وتیان ئیسلامەتی چییە وتیان کاکە ئەگەر ئیسلام بێتە سەر حکم وەی خوا ڕەحم کا و خوا بتپارێزە حکمی ئیسلام نەبینی یەکەم جار دێننەوە وەرە شایەتمان بێنەوە مسڵمان بە هەر یەکسەر مسڵمان نەبووی سەرت دەپەڕێنن شمشێرێک لەسەر دەدەن و سەر لێ دەکەنەوە. ئەگەر ئیسلام بێ ئەو ئیسلامە ئەزانی چی دەکە یەک ڕۆژ 251 دۆلارێک لە شوێنێکە هەڵگریتەوە و بەدزیع لەسەرت حساب بێ یەکسەر دەست لە مەچەکەوە لێ دەکاتەوە. یەک جار دەست دار ئافرەتێکەوە پێ و زینات کرد بێ یەکسەر مناڵ و پاڵت پار دەخەن و بەربارانت دەکەن تا لەژێر بەردا ڕەزمت دەکەن و دەتکوژن. پیان دەڵێن ئەوە ئافرەتان دەکەن بە کەنیزەک پیا و جگە لە چوار ژنەکەی خۆشی حەز دەکا گە وڵاتیش کافرانی گرد ئێوەی بەردەستکەوت هەر هەمووتان دەکەن بە کەنیزەک و بە کۆیلە. پیان دەڵێن نەکەن لە ئیسلام نزیک ببنەوە ئەوانە دوژمنی ئازاری ئافرەتن ئەگەر ئەو ئیسلامە حاکم بێ یەک تۆس قاچت بە دەرەوە بێ تێزاوی پێدا دەکا یەک تۆس چاوت زیاتر بە دەرەوە بێ و نیقابت نەکرد بێ سەرت دەسووتێنێ جاوەرە تۆ ئەم دڕندەیە بێنە بەر چاوت نە قورئانت خوێندوتەوە نە وتارت گوێ لێ بووە نە لە وڵاتی مسڵماناندا بووی ئەم فێڵبازانەی دژ بە ئیسلام ئەم وێنە سامناکە نیشانی ئەو داماوە دەدەن بەخوا قەت خوا لە قیامەتە ئەو عەبدە سزا نادا نە لە دنیا نە لە قیامەتە چونکە دینی حەقوانیە مسلمانێکی دڵسۆزیش نەبووە پێی بڵێ کاکە ئەوەی ئەو دەیڵێ ڕێک پێچەوانەکەی ڕاستە والله دینی من نایە شمشێر لەسەرت ملت دانێ بڵێ لا إله إلا الله نا ڕێک سەرت لێ دەکەمەوە ئیسلامی من یەکەم جار فەرموویەتی لا ئیکراهە فی الدین قەت نابێ کەس بە زۆر مسلمان بکرێ بەس گەیاندنت لەسەرە قبولکردنی یان قبول نەکردنی ئەوە سزاکەی لە قیامەتایە نەک لە دنیاشە. دووەمیان خوا فەرموویەتی کافر بە بەس منافق مەبە یعنی قەت دڵت پڕە لە کوفر و بە زمان مەڵێ لا إله إلا الله مادام قەناعەتت لێ خۆت منافق مەکە ئەو پەڕی ئازادی ڕاستەقینە لە هەڵبژاردنی بیر و باوەڕدا وەڵڵاهی لە ئیسلامی ئێمەدایە کەس نەبوو ئەمەی بۆ ڕوونکاتەوە کەس نەبووە بۆی ڕوونکاتەوە ئیسلام کە هاتە سەر حکم خەڵک نانی شەوی نێ یەکسەر دەستکا بە دەست بڕین حاجارە دەستی خەڵک بپەڕێنێ ئیسلام دەستی کردۆ بە چوار جۆرەوە بۆی ڕوون نەکراوەتەوە ئەگەر دەستی ئیشکەر و خزمەتگوزار و بەخشەرت هەبوو
پێغەمبەری خوا دەستت ماز دەکات، ئیسلام دەستت ماز دەکات، چونکە دەستی ئیشت هەیە، دەستی بەخشندەیت هەیە، خۆت و خەڵک بەخێو دەکەی. ئەگەر دەستت بێکار بوو ئیشت نییە، حەز بە ئیش دەکەی، دەبێت ئیسلام واجبە ئەگەر لەسەر حکم بوو ئیشت بۆ پەیداکە، نابێت گەنج بێکار بێ. ئەگەر دەستێک مەشلول بوو شەلەل لێیدا بوو کەم ئەندام بوو نابێت دەستی سواڵی هەبێ، ئەبێ ئیسلام واجبە لەسەری بە پارەی دەوڵەمەندان بەخێویکە. ئەگەر دەستێک ئەم سیانە نەبوو حەزی بەس لە دزی بوو، وەڵڵای ئیسلام لە بنەوە دەیقرتێنێ بۆی تۆ لە ماڵەکەتە بە ئیسراحەت بخەوی، بۆی کە ڕۆیشتی دڵت نەلەرزێت تا دێیتەوە ماڵەکەت تاڵان کرابێ. تخوا حکم هەیە لەوە جوانتر؟ پێی ناڵێ ئیسلام کاتێکەوە حەدی زینای داناوە یەکەم جار ڕێگەی هەر ئاسانکاری کردۆ بۆ هێنانی ژن بۆ گەنجەکان، ئەبێ بودجەی وڵات بەشێکی تەرخان بکرێ ژنی پیاوی بێگەنج، ژنی پیاوی بێژن، گەنجی بێ هاوسەر نەمێنێتەوە، کچێک ئەو پەڕی ڕێگەی ئاسانی شەرعی بۆ بکرێتەوە بۆی هاوسەرگیری بکە لەگەڵ هاوتەمەنێکی خۆدا، بە دڵی خۆی بەبێ زۆر لێکردن و بەبێ جەبر هاوسەری ژیانی پاکی خۆی هەڵبژێرێ. ئیسلام هەموو ئەمانە دەکا. ئەمجا پاشان بۆ ئەوەی کۆمەڵگا پارێزراو بێت لە ئایدز، وەرە بە هەر کافرێک دەڵێ تخوا حەز دەکەی تووشی ئایدز بیت، لەنە ئامان، چونکە بینیوێتی بە ملیۆن خەڵک ئەمڕۆ لە سەرزەویدا لە چ زەلالەتێکی زینادا کە تووشی ئایدز بوون. ناوەڵە نامەوێت تووشی ئایدز بم، ئەتەوێت تووشی نەخۆشیەکانی تربی کە ئەندامەکانی لەشیان یەک هەڵدەوەرێ بەهۆی زیناکردنەوە، نانا حەزم پێ ناکەم. ئەتەوێت خێزان نەمێنێ، کەس نەزانێ باوکی چێیە، دایکی چێیە، خوشکوبرای چێیە، مام و خاڵی چێیە، هەموو مرۆڤێک فیتڕەتی پاک بڵێ نەحەز بەوەش ناکەم. ئەتەوێت مرۆڤایەتی یەک پارچە کۆتایی پێ بێ، ئەم مرۆڤایەتیە درێژەی نەبێ و سەر زەوی کاول بێ، هەر خوێندەوار و سەقافەتی هەیە بڵێن نا دەی وەڵڵاهی ئیسلامی ئێمن کە زینای حرام کردو بەس بۆ ئەوەی تۆ تووشی ئایدز نەبی، بۆی کە بێخێزان نەبی، بۆی مرۆڤایەتی هەڵنەوەشێ. وەڵڵای ئافرەت کە لە ئیسلامدا دەڵێ سەرپۆش و عەبای پێوە بێ، ئەوەندە ئافرەتی بەلاوە بە نرخە نمونەی بۆ نەهێنراوەتەوە، بڵێن پارچە ئەڵماسێک، پارچە گەوهەرێک کە بە مسقاڵ دەکێشرێ، تو خوا قەتتان بینی وە لە سەرجادە فڕێ بدرێ؟ ناوەڵڵا لە پاکەتی تایبەتە، لە بەرگی تایبەتە، کوڕە تۆ سەعاتێک لە بازاڕ دەکڕی، ئەگە تۆزە گرانبەها بێ لە شیفێکاوی شراوە، بەرگێکی پەڕۆیەکی نەرمی تێوە پێچراوە، دواتر لە سندوقێکە دانراوە، دواتر بەرگی ئەشکەشی نایلۆن تەغلیف کراوە، بۆ چونکە بە نرخە. ئەی پارچە شێلمان و ئاسنێک وەڵا لەسەر جادە بە ڕووتی فڕێدراوە. لە ئیسلامی مندا ئافرەت ئەو گەوهەرە تایبەتەیە، ئەبێ لەو بەرگە پاکەدا یەک خاوەنی کەمێردەکەی خۆیەتی دەستی بۆ بەرێ، حرامە چاویش چاوی پێی بکەوێ. واللهی هەر کەسێک ئەوە ئیسلامی بۆ ڕوونکەیتەوە ئەڵێ خۆزگە نەمردمایە ڕۆژێ ئەو ئیسلامە حاکم بوویایە، بەڵام ئەو دوژمنەکەی ئیسلام وا ناشیرینی کردووە لەبەر چاوی، ئەگە ئیمانی نەهێنا خوا دەفەرمێ سزان نادەم. ئەو ئەرحەم الراحیمینە، ئەو کەسە لە دنیادا غەزەب لێ ناگرێ و لە قیامەتیشا نایخاتە جەهەنەمەوە. سێمیان ئیسلامی پێگەیشتووە، بەڵام لە چێوە پێگەیشتووە بەڕێزان؟ لە دڵسۆزانی ئیسلامەوە. کابرا وەڵڵاهی دڵی دەکوڵێ بۆ ئیسلام، دڵسۆزی ئیسلامە، بەڵام دووشتی نییە، حکمەتی نییە، فقهی ئەولەویاتی نییە، نازانێت چ لە پێش کامەوەیە. ئەوێ خەڵک بە دینی ئیسلام ئاشناکە، بەڵام بەخوا لێی نازانێ. بۆ نمونە کەسێک خوای نەناسیوە، هەر بیستویەتی خوا هەیە، وەڵڵاهی نازانێ ناوی خوا ئەڵڵایە، نازانێ ناوەکانی خوا چییە، نازانێ خۆشی بەهەشت چییە، هیچی ئاگا لێ نییە. ئەم یەکسەر دەڵێ قڕ بەسرت ئەگەر ڕۆژی ئیسلام حاکم بێ، وەڵڵا ڕەمەزان جگەرە بەدەمتەوە بێت لێوت داخ دەکەم. دەڵێ برا هەمە هێشتا ناتۆتە سەر حکم، ئەم خوات پێ نەناساندووە، تۆ لەولاوە حکمی خوای پێ ڕادەگەیەنی. پێیان دەڵێ ئەو خەڵکە هەموو خوا هاچی لێکردن چۆن بە زەویدا بردنێ خوارەوە، دەڵێ ئەی هاوار جا باشە ئەو خوا بووە تووڕەیە، ئەم خوای نەناسیوە، خوای ئەرحەم الراحیمینی پێ نەناسێنراوە، لەلایەن دڵسۆزانی ئیسلامەوە بە سەقەتی دینەکەی پێگەیشتووە. با بچینە خزمەت دوو فەرمودە لە صحیحی بوخاریدا بە بەڵگە قسە بکەین. خاتو عایشەی دایکی ئیمانداران دەفەرمێ یەکەم جار کە خوا قورئانی نار بۆ سەر ئومەتی ئیسلام، آخر قورئانی مەکی 10 ساڵ ئەم قورئانە باسی حەڵاڵ و حرامی تێدا نیە. 10 ساڵی ژیانی پێغەمبەر، 13 ساڵی ژیانی پێغەمبەرایەتی صلی الله عليه وسلم، 13 ساڵ لەم قورئانەدا یەک ڕۆژ خوانەی فەرموو عەرەق حرامە، زینا حرامە، ڕیبا حرامە، فڵان شت حرامە. بەس خاتو عایشە دەفەرمێ هەموو قورئانمان دەخوێندەوە بەس باسی گەورەی خوا، باسی ڕۆژی قیامەت نابێ ژیان هەر ئەم چەند ڕۆژەوێ، باسی خۆشیەکانی بەهەشت وەرە جوزی عەمە ئەوانە خوێنەوانێک کە لە مەکەدا بەزیون، ئای خوای گەورە چۆن عەشقی بەهەشتت دەداتێ، باسی ناڕەحەتیەکانی دۆزەخ خوا بمان پارێزێ.
ئەفەرمێ حتا خەڵک تەواو ڕەگەکەیان چەسپا هاتنە ناو دینی ئیسلامەوە. 13 ساڵ خوا ئەو قورئانەی نارد بەس باسی گەورەی و عەزەمەتی خوا و قیامەت و بەهەشتی بۆ دەکردن، باسی سزای دۆزەخی بۆ دەکردن. ئەمجا دەفەرمێت دوای ئەوە خوای پەروەردگار نزل الحلال والحرام، ئەمجا لە قۆناغی دروستبوونی دەوڵەتی مەدینە باسی حەڵاڵ و حرامی بۆ کردن. خاتو عایشەی دایشی ئیمانداران دەفەرمێ ولو نزل أول شيء لا تشربوا الخمرة، يكم جار خواي قول آتكي بنادا بكتا عرق نخوانوا ما دام لا إله إلا الله محمد رسول الله عرق لسا حرامة. والله أو خلق يكبر كان دانقود لقالوا لا ندعو الخمر أبدا، والله قد وصل على أخواننا وناينين بيمان ترق ناكره ها أو خوا كاربجي بچان قوناغ دوای نزیکی 15-16 ساڵ لە پێغەمبەری محەممەد صلی الله علیه وسلم ئەمجا ئیماندارانی ئاگادار کردەوە عەرق لەسەرتان حرامە. ئەویش بەجارێک نا بەچەند قۆناغ وردە وردە تەکاندنیەوە. فەرمووی یەکەم ئایەت خوا بیفەرموویە لا تەزنوا، زینا نەکەن. لقالوا ئەو سەحابانەی کە تۆ دەبینی ئەمڕۆ هەڵگیری ئەم ئیسلامان دەیانگوت لا ندعو الزنا ئەبەدا، قەت ناتوانین دواز لە خراپەکاری بێنین. قەت خوا وای نەفەرموو. جارێ خۆشەویستی خوای خستە دڵیانەوە، دواتر کە ئەو خوات هێندە خۆشویست ئەو بەهەشتە لە بەرچاو هەر خۆت قێزل لە زینا دەبێتەوە. بۆیە حەدیثی دوم لە بوخاری دەکاتێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەم حەدیثەکەی ڕوویداوە ساڵی دەی کۆچیە، واتە ئەو ساڵە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دوای فەتحی مەکە وفاتی کرد. کۆتا خاڵی ئیسلامە، کۆتا ئاەتەکانی قورئان هاتووە. سەحابەیەکی پایبەرسەی معاذی کوڕی جەبەل پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ناردی وەکو قاضی و حاکم بۆ یەمەن. فرمووی إنك ستأتي قوما أهل كتاب، تۆ دەنێرم ڕاستپاردەی ئەم ئیسلامە دەگەیەنی نوێنەری ئاینی ئیسلامی بڕۆ بۆ یەمەن. ئەو قەومەی کە دەچی بۆ لایەن ئەهلی کتابن، مەسیحی و جوولەکەن. واتە ئەو کەسەی پێغەمبەر صلی الله علیه وسلم چەند وردبین بوو، ئەو کەسەی قسەی بۆ دەکەی تۆ بزانە جارێ مولحیدە، بزانە مشریکە، بزانە جوولەکەیە، بزانە گاورە، بزانە یەزیدیە، چکا دینێکی هەیە. پێغەمبەر فەرمووی ئاگاد لێبێ ئەوەی تۆ قسەیان بۆ دەکەی ئەوانە ئەهلی کتابن، جوولەکە و مەسیحین. فەرمووی فإذا جئتهم، خاوەنی فتح الباری کە شێخی ابن حەجەر و شەرحی ئەم فەرموودەی کردووە دەفەرمێ ئەوە موژدەی پێغەمبەر بوو. فەرمووی تۆ بە سەلامەتی دەچێناویانەوە، ئەبێ ئەو کەسە گەشبین بێ کە لە کارەکە سەرکەوتوو دەبێ. فەرمووی دەچێناویانەوە بانجام بکە فادعوهم إلى أن يشهدوا أن لا إله إلا الله وأن محمدا رسول الله. یەکەم جار کاتێکی زۆریان بۆ تەرخان کە خوای حەقیان پێ بناسێنە، خوا هاوبەشی نییە، عیسا کوڕی خوا نییە، عوزەیر کوڕی خوا نییە، خوا لەم یەلید وەلەم یولەدە. فەرمووی ئەوە خوایان پێ بناسێنە. اینجا سەیری حەدیثەکانی پێغەمبەر کە صلی الله علیه وسلم تخوا بەسەریان تێمەپەڕن بە تەرجمەی کوردی. نەیفەرموو بڵێن یەقولوا، ئێمە یەکێ بڵێ موسڵمان دەبم لە مزگەوتەیە کاکە دەی بڵێ لا إله إلا الله، نە فەرمووی حتى يشهدوا، نەک یەقولوا، حتى لدڵیا تەواو دەچەسپێ وەکو بە چاوی سەر خوای بینی بێ ئاوا شاهیدیەدا کە ئەڵڵا تاقو تەنیا و بێ شەریکە، خالقی ئەرز و ئاسمانە، و ئاوا شاهیدیەدا کە محەممەدی مستەفا صلی الله علیه وسلم لە ئاسمانەوە چاوی لێ قورئانی بە جوبریلی ئەمینا بۆ نێردراوە، ئاوا لە دڵیا شایەتمانەکەی بە حەق هێنا. جا سەیری کەن فەئین دوای مەسافەیەکی زۆر تۆ بەس باسی خوا و پێغەمبەریان بۆ بکە. ئەگەر ئیمانەکە چوە دڵیانەوە ئەمجا فإن هم أطاعوا لك بذلك، يعني الروايات كالبخاري دا فإن هم أجابوا لذلك، يعني فإذا عرفوا ذلك أجر أمام بقصة كردي بناخي دلوا هاتنا بازنا إسلام وخوا وبيغمبريان بحق ناسي أم جاش دوام يان بيبله دواي أو بشو صار خالي دوام فأخبرهم أم جا حوالي يان بيبدا. سبحان الله قا حديثنا آخرين دو الشبه وشديسان لسري بوزن نيفرمو أمر يان بيبكا ولما دامت لا إله إلا الله محمد رسول الله يكسر نيجنك كافري فأخبرهم هوالي بيبدا. هوالدان لقال أمر كدنا زوري فرقة بكسي بلي بيكا بكسي كيش بلي با هوالي كد بيبدم بزانيش أم ديني إما أن الله أما قصي بيغمبري جني أزيزكم بلي أما خوا خوي فرزي كدوا ديكو تو ما دام خوا دناسي وخوات خوش دوا خوا بو خوي شي فرز كدوا قد فرض عليهم 5 صلوات بينز نيجي فرض كدوا في كل يوم وليلة لهمو شو روش يقدا باسي نيجي سنتي عن بو مكة بانا ترسين باسي تراويح عن بو مكة باسي شو نيجي بشتنقاوي عن بو مكة بس باسي بينز فرض كان بو مكة أيش خوا خوي فرضي كدوا فإن هم أطاعوا لذلك فإن دي سانوها فاء تعقيب أجل ماويكي زاني تواو نيجي كان لشان خوشة براسي نيجي باشن إيمان لدول يانا تسبا خوان بدل خوش ده ولا خدمة القرآن دان أمجد شيئا بيبلي
پێیان بڵێ فەئەخبیرهم دیسان هەواڵیان بدەیە أن الله ئەمە قسەی من و پێغەمبەرەکەم نیە، ئەمە قسە خوا خۆیەتی قەد فەرەض عەلەیهم فەرزی کردووە لەسەریان سەدەقەتەن زەریبە نییە کاکە زەکاتیشی ناو نەهێنا سەدەقەتەن بەخشینێک واجبە لە ماڵەکەتدا. سبحان الله ئەم وشانە چەند نەرمن ئەمەی دەی بەخشی ئەزیزەکەم وا مەزانە پارەکەت ڕۆیشتووە ئەوە خوا بۆت هەڵدەگرێت لە قیامەتە بە هەزارەها قات پاداشت دەداتەوە. سەدەقەتەن ئەم پارەی لە تۆ وەردەگیرێت لە زەکاتی ماڵەکەت ئەوە بەرەکەتی ماڵەکەتە لە قوپۆپی دارەکەی دەیبڕی و دواتر خەڵفی تازە و نوێ دەردەکاتەوە لە قوپۆپی تازە دەردەکا مەترسە ماڵەکەت کەم ناکە فەرمووی ئاوا بۆیان باسکە سەدەقەتەن والله خوا هەمووت بۆ هەڵدەگرێت لەم دنیا و لەو دنیا قەرەبوت بۆ دەکاتەوە بەرەکەت دەخاتە ماڵەکەتەوە. اینجا وا مەزانە هەر ئەگەر 2 دینارت هەبێ خوا لێت دەستێنێ تؤخەذ من ئەغنیائهم تا دەوڵەمەند نەبی هیچی لێن ناوێ کە دەوڵەمەندیش بووی لە 100 لێ وەردەگرێ لە 1 لێ وەردەگرێ بۆی عەزیەتن نەبێ. اینجا دیسان دڵخۆشیان کە لە دەوڵەمەندەکانی ئەو شوێنە وەردەگیرێ فترد على فقرائهم دەدرێتەوە بە هەژارەکانیان یعنی هەر دەدرێتەوە بە خزم و کەسوکارەکەی خۆت براکەت واجبە لەسەری بەخێویکەی توانای بەخێوکردن نەبووە لە زەکاتەکەت دەیدرێتێ خوشکەکەت واجبە بەخێویکەی دەیدرێتێ ئامۆزاکەت کەسەکانی خۆت قەومەکەی خۆت فەرمووی ئەوان پێ بڵێ ئەگە خوا نەخواسە ڕۆژێ تۆ فەقیر کەوتی مسلمانان هاوکاری دەکەن و ناوەن دەستی سوڵ هەبێ و لێت قەومێ فەرمووی ئاوا بیخەمێشکیانەوە. سبحان الله ئەم حەدیثانە چەند نەرمن چەند خۆشن یەک بەدوو یەکا پێی بڵێ. ئەمجا فەرمووی فإن هم أطاعوا لك بذلك ئەگەر ئاوا لە ناخی دڵەوە چلیەکی ماڵەکەیان بە زەکاتدا پێشیان بڵێ فإياك وكرائم أموالهم نەچی لە وەرگرتنی زەکاتە بە نرخترین ماڵ وەرگری کام مەڕەی جوانە بچی ئەوە وەرگری کام حشتری جوانە بیهێنی کام گەنمی جوانە هەڵبژاردەکەی بێنی زەکات فەرمووی وانەکەی چونکە دڵیان بە ماڵەکە خۆشە هێشتا خۆیان نەهاتون بڵێن پێشکەشت بێ نەچی کامەی زۆر چاکە دەری بێنی. واتقي دعوة المظلوم كر ئاگال لێ بێ تۆ قازی یەک ستەم بکەی ئەوانە کە ڕعیەتی تۆ دەبن و ژێردەستەی تۆ دەبن حکمڕانی بەسەریانەوە یەک ستەمیان لێ بکەی و یەک دوعا لێ بکەن خوا تۆ لەناو دەبا با سەحابیش بی فإنه ليس بينه وبين الله حجاب لنيوان خواي پروردگار و مظلومه پردەیەک نییە ڕاستەوخۆ خوا دوعاکانی دەبیستێ ئاگاد لێ بێستەم لە خەڵک نەکەی عدالەتت پێ بۆ ئەو خەڵکە با خەڵک بە جوانیەکانی عدالەت ئاشنا بێ و ئیسلام بناسێتەوە. بەڕێزان سەیری ئەم حەدیسەکەن کە ئیمامی بوخاری بە ژمارە فەرموودەی 1496 لە صحیحی بوخاریدا هێناوێتی. حافظ ابن حجر لە مجلدی 3 فتح الباریدا لە لاپەڕەی 452 دا دەفەرمێ هەموو کات خوای پەروەردگار دەفەرمێ وذلك من التلطف في الخطاب پێغەمبەری خوا ئاگاداری کردەوە زمانت نەرم بێ لە بانگەواز بۆ ئیسلامدا لأنه لو طالبهم بالجمع في أول مرة لم يأمن النفر ئەگەر یەکسەر بیوتایە دەبێت شایەتمان بێنن زەکات بدەن ڕۆژ نوێش بکەن یەک شتان نەفەوتێ وەڵای کەس جوابی ئەو سەحابەی نەیەدایەوە یەک بەدوو یەک ساڵانێک لە ناویاندا بە ئەمجا ئەی بیرت کردوێتەوە باسی ڕۆژووی تێدانە ئەی بیرت کردوێتەوە باسی حەجی تێدانێ خۆ کۆڵەکە ئیسلامە پێغەمبەر فەرمووی جارێ ئەوانیان بۆ باز مەکە ئەگەر کەسێک ئەوەندە خوای ناسی و خۆشی ویست پێنج فەرزە نوێژی کرد وەڵڵا ڕۆژووی ڕەمەزان هەر بەس بزانە فەرزە بۆ خۆی دەیگرێ ئەگەر کەسێک چلیەکی ماڵەکەی هەموو ساڵێدا لە عمریە زۆر بەلایەوە ئاسانە پارەیەک سەرف بکە و حەجی ماڵی خوا بکە هەر بۆی باز مەکە ئەوە خۆی دوایی دەیکا و دەیبیستێ هەر لێی گەڕێ. وەڵڵی هەر کەسێک ئاوا دینی ئیسلامی بەم نەرمونیانیە پێ نەگەیشت خوا نە لەم دنیا سزای دەدا و عەزابی دەدا و غەزەبی لێ دەگرێت نە لە قیامەتیشە دەیخاتە جەهەنەمەوە چونکە بانگخوازەکە نەیتوانێت دینی ئیسلام بگەیەنێ. بۆیە بەداخەوە زۆربەی کات ئێمەی بانگخواز سزامان دەدا نەک کافرەکە چونکە نەمانتوانیوە دینی خوا وەکو ئەوەی خوا و پێغەمبەر فەرموویانە بە خەڵک بگەێنین. خواش العەدلە خوش ئەرحەم الراحیمینە غەزەب لە نەتەوەیەک و گەلێک ناگرێ. کۆتایی وتارەکەم بەم بەسەرهاتە دێنم کە واقعی کۆمەڵگەی مسلمانانی ئێستاش دەخوێنێتەوە. مامۆستای ئیکرامکەریم بانگخواز و نووسەر لە کتێبی فەلسەفەی باڵاپۆشیدا لە لاپەڕەی 129 دا دەفەرمێ شێخ عەلی تەنتاوی جێڕاوێتەوە وتوێتی کاتی خۆی لە دەوڵەتی عوسمانیدا کە بەشێکی گەورەی جیهان بەدەستی مسلمانەکانەوە بوو دەوڵەتی یابانی ئەو کاتە داوا دەکەن لە خەلیفەی عوسمانی چەند زانا و مەلا و بانگخوازێک بنێرن بۆ یابان باسی دینی ئیسلاممان بۆ بکەن بزانین ئەو ئیسلامەی ئێوە ئاوا مەتەح دەکرێ و شتی جوانیشی پێشکەش کردووە چییە و چۆنە
ئەوانیش کۆمەڵە خەڵکی قورئان لەبەر دڵسۆز بۆ ئیسلام بانگخواز دەنێرن بۆ یابان ئەچنە یابان و لەلایەن گەورە زانایانی یابان و سەرۆکی حکومەتەکانەوە پێشوازیان لێ دەکرێت بە دەستوری خۆیان خوانێکی شاهانەی نان خواردن ئامادە دەکرێت جۆرەها خواردن و تەعامی لەسەرە بەڵام لە هەموو شوێنێک شەو بەتڵی عەرەق و پەرداخ و خواردنەوەکان دانراون ئەنواعی خواردنەوە تۆ چۆن مسلمانی لە ماڵی خۆتان ماستاو دادنێ و ساردی دادنێ و شەربەت دادنێ و شیرینی دادنێ لەسەر سفرەکە ئەوانش بە دەستوری خوان ئەوانان هەموو داناوە ئەڵێ زاناکان کە چاویان بەو هەموو بتڵە عەرەقەکەەوە لەگەڵ ئەو هەموو خواردنەدا هەر چاویان چۆ پشتی سەریان یەکسەر تووڕە بوون یەکسەر هەڵچوون وتیان ئێوە نازانن خوای پەروەردگار دەفەرمێ إنما الخمر والميسر والأنصاب والأزلام رجس من عمل الشيطان فاجتنبوه أما هم عمل الشيطان لايبا خوا فرميتي فاجتنبوه أمجا بيان وتن لعن الله الخمر على 10 أوجه بيغمبري إما فرميتي عرق نخوي حرام دكس لقال يا بنا على دبي دست يعني كد بخوي أو هم نعلتي لس عرقه الله يا باني كان هر حبسان كلوتيان براخو أمانة لنعلته لنفرته لعمل الشيطان زيادة يقصي كان بيوان يكوبنا وكبتالكن كاكا خواه حفظان وخواتان لقلبه هات نو بدستي خالي يكز مسلمان نبو الشيخ علي طنطاوي فهم آي بداخوا أمانة براستي دلصوزي إسلام بون براستي حكيم واليزان نبون بيكتا يا كاكا جان عراقك من نايخومو كدو ما استاونا خومو أو هم خوارنا حلال داندراو أو دخوم أمجا بس باسي خوان بوب كرنايا ئەو خوای پەروەردگارە ئێوە یابانی چەند خۆش دەوێت دەستپاکن زیرەکن ڕێک و پێکن ئەو خوای حەیف نییە بەهەشتیشتان نەبێ نەهاتن نەباسی خوا نەباسی بەهەشت نەباسی ڕێزی علم نەباسی دەستپاکی وەفا هیچی ئیسلامیان بۆ باز نەکردن بەس باسی حرامی عەرەقیان بۆ دەکردن یەک کەلیمەیان لێ وەرنەگرتن دەی وەڵڵی خوا لە قیامەتە ئەو زانانە سزا دەدا وە لە دنیاشا سزایان دەدا بەڵام عەزابی ئەو کافرە نادا چونکە دینی خوای وەکو حەق پێ نەگەیشت ئەم بابەتە هێستا درێژەی ماوە خوای ئەرحەم الراحیمین کەی غەزەب دەگرێ ئایا هەر کە پێغەمبەرەکەشی نار غەزەب دەگرێ هەر لە خزمەت قورئان دەمێنینەوە لە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم ان شاء الله جمعەی داهاتوو لە مزگەوتی خۆتاندا لەگەڵماندا بن بە ئیزنی خوای پەروەردگار ئەم درێژە بم باسە عەقیدەیە دەدەین و داواکارم لە خوای پەروەردگار یا ڕەبی خوای لە دینەکەی خۆت باشتر حاڵیمان کەی یا ڕەبی خوای لە جیاتی تۆ حکم نەدەین بەسەر خەڵکیدا خوای عەقیدە و دین و ئیمانەکەمان سەلامەت کەی لە قورئانەکەت باشتر شارەزامان کەی هەموو شەیەکمان هەڵێنجراوی دینی ڕاستەقینەی ئیسلام بێ یا ڕەبی خوای لە هەڵەکانمان خۆش بی خوای لە گوناه و تاوانەکانمان خۆش بی یا ڕەبی خوای نە لەم دنیا عەزە غەزەبمان لێ بگری نە لە قیامەتا بە دۆزەخ سزامان بدەی بە گەورەی خۆت یا ئەرحەم الراحیمین لێمان خۆش بی لە دایک و باوکمان خۆش بی لە خێزان و مناڵمان خۆش بی یا ڕەبی خوای ئەوانەی نەخۆشن شیفای بەخێریان بۆ بنێری یا ئەڵڵا یا شافی هەموو ئەوانەی چاوەڕێی دوعای خێری ئیماندارێکی بە حەقی وەکو ئەم بەڕێزە و مسلمانانی مزگەوتەکانن یا ڕەبی خوای شیفایان بۆ بنێری یا شافی شیفایان بۆ بنێری دڵ بە خەمان دڵخۆشکەی منداڵمان ساڵحکەی ئەوەی مناڵی نێخوای مناڵی ساڵحی پێ ببەخشی عاقبەتی هەموو لایەکمان خێرکەی یا ڕەبی خوای ڕەحم بەو لێ قەوماوانە بکەی مردوەکانیان بە بەهەشت شادکەی شیفای بریندارەکانیان بنێری یا ڕەبی خوای دەرگای خێر لە ئێمەش و لەوانیش بکەیتەوە آمین آمین والحمد لله رب العالمين. يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون.